لە درەنگانی شەوی ساڵانی 90ەکاندا پیاوێک لە ئەریزۆنای ئەمریکا لە پشت مایکرۆفۆنێکەوە دانیشت بوو قسەی بۆ ئامادەبوان دەکرد. ئەم پیاوە ناوی میلتۆن ویلیام کوپەر، ئەوەی زۆر کەس بە بیل کوپەر دەیانناسی. کوپەر بەرنامەیەکی رادیۆیی بە ناوی The Hour of the Time لە درەنگانی شەودا پێشکەش دەکرد و خەڵکێکی زۆر گوێیان لێدەگرت، چونکە خەڵک پێیان وابوو کوپەر بەشی دووەمی چیرۆکەکە تەواو دەکات. ئەو چیرۆکەی هەموو کات لەسەر چاوە فەرمیەکانەوە بە ناتەواوی دەگەیشتن. قسەی سەری زمان و بنی زمانی کوپەر باسی سوپەر پاوەر بوو. ئەو هێزە کاریگەرەی هەموو شتێک هەڵدەسوڕێنێت. ئەو زۆر جار پێشبینیەکانی ڕاست دەردەچوو. بۆ نمونە لەو کەسە دەگمەنانە بوو کە پێشبینی کرد ڕووداوەکانی 11 سێپتەمبەر ڕوو بدەن. کوپەر ساڵی 2001 کۆچی دوایی کرد، کەچی ئەم ساڵ و دوای 25 ساڵ ناوی هاتەوە ناوناوان، بەڵام نەک لە ڕێی بەرنامەکەیەوە، بەڵکو لە ڕێگەی نووسینێکی دۆناڵد ترامپەوە. ئەم هەفتەیە لەپڕ دۆناڵد ترامپ پۆستێکی دوور و درێژی لە تروس سۆشیال نووسی. هەموو پۆستەکەی بۆ لێدان بوو لە 4 میدیاکاری دیار، ئەوانیش تاکەر کارلسۆن، کانداس ئۆنز، مێگین کێلی و ئەلێکس جۆنز بوون. ئەم 4 کەسە بڕبڕەی پشتی ماگان، ئەو بزوتنەوەی لە دەنگدەر و هەوادارە سەرسەختەکانی ترامپن و بە ئەگەری بەهێز نوێنەرایەتی لە سەدا 60 دەنگدەرانی ترامپ دەکەن. هەر 4 کەسایەتێکە قسە بۆ ئەو کەسانە دەکەن کە وێڵن بۆ وەڵامی پرسیارێک، کاتێک باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەن ئەمریکا چۆن بڕیار دەدات، چۆن ناکۆکیەکان پەرە دەکێشن، چۆن پەیوەندیەکان لەگەڵ هاوبەشەکان دەتوانن خێرایی و ئاراستەی ڕووداوەکان بگۆڕن. لەگەڵ چڕبوونەوەی مشتومڕ لەسەر سیاسەتی ئەمریکا لە ناوچەکەدا، زۆر جار لێدوانەکان لەسەر پەیوەندی نێوان دۆناڵد ترامپ و بنیامین ناتانیاهۆ دەبن بە مایەی ڕەخنە، نەک تەنیا وەک هاوپەیمانێکی شەخسی، بەڵکو وەک کەناڵێکی استراتیژی. تەکەر دەڵێت 3 جار بە شەوی درەنگ چوون بۆ لای ترامپ داوای لێ بکەم شەڕ نەکات لەگەڵ ئێراندا. دڵنیا بووم کە شەڕ ناکات، بەڵام کردی. پرسیار دەکات کێ قسە بۆ ترامپ دەکات، کێ تێچووەکەی لە ئەستۆ دەگرێت، چەند بڕیارەکە خۆماڵیە و چەند لەلایەن هاوبەشەکانەوە دەدرێت. هەرم پرسیارانە بوون بیل کوپەر لە ڕادیۆکەیەوە لە شەوانی درەنگدا لە ئەریزۆناوە دەیکرد. بەهۆی ئەم ڕووداوەوە دیسانەوە کلیپەکانی کوپەر هاتوونەتەوە بەرباس. بۆ گوێگرە تازەکان مایی سەرسوورمانە و بۆ گوێگرە کۆنەکانیش تەنیا پلاتفۆرمەکان گۆڕاون، بەڵام هەمان مشتومڕن. ئەو کات کوپەر بە تەنیا بوو، تاقەت دەنگێک بوو، بەڵام ئێستا زۆرن. پرسیارەکە چیتر ئەوە نییە کە ئایا خەڵک ئەو بۆچوونە دەبیستنیان نا. پرسیارەکە وەک جۆن کەنەدی لە ساڵی 2024 وتی کە ئەو کاتە سیناتۆری ویلایەتی لویزیانا بوو لەسەر لیستی کۆماری. ئێمە دەبێت هەندێک تیۆری پلانگێڕی نوێ دروست بکەین، چونکە هەموو تیۆرە کۆنەکان ڕاست دەرچوون.